بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، نایابی پرۆگرامی ئەم جارەمان هونەرمەندێکی زۆر دیاری کوردستانە. هونەرمەندێکە بە ئاوازەکانی، بە گۆرانیەکانی، بە سرودەکانی هەردەم ورەی گەلەکەی بەرز کردوێتەوە. هەموو ژیانی هەوڵی داوە بە گەلەکەی بڵێ زمان و کەلتور و مۆسیقا و گۆرانی ئێوە ئەگەر باڵاتر نەبێت لە میلەتانی دنیا هیچی کەمتر نییە. هەردەم لەگەڵ گەلەکەی بووە، پێشمەرگە ئاسا هونەری پێشکەش کردووە. خۆشەویستان، با پێکەوە پێشوازی بکەین و بە خێراتنی بکەین ئەویش هونەرمەندی گەورە مامۆستا ناسری ڕەزازی. مامۆستا گیان، یاخوا بەخێر بێ. زۆر زۆر سپاس کاک سۆرانی ئازیز، زۆر زۆر مەمنونم کە گەورەیتان کردو منتان بانگهێش کرد بۆ ئەو بەرنامەیە. خۆتان گەورن، ئێمە گەورە بووین بە حوزوری جەنابەت. تەندروستیەکە و چۆنە؟ وەڵڵی کاردوێ کوڕم ئەڵێ لە کوردستان ئەگەر بڵێ خەمۆکێم هەیە یان دەپرێشنم هەیە کە بە عەرەبی کە هابە و قەلەقیشی پێ ئەڵێن، یەکسەر ئەڵێن فڵانە کەس شێت بووە. بەڵام وتی مەترسە باسی بکە. من بەڕاستیەوە 3 ساڵە زیاتریش تووشی خەمۆکێ بووم. من هیچ کێشەیەکم لەگەڵ ژن و مناڵ و دۆست و دەور و بەر و ئەوانە نییە. ئەوەی کە منی گەیاندۆتە ئەم جێگە، ئەوەی کە منی تووشی ئەم کێشە و ئەتوانم بڵێم دەردی سەرە کردووە تەنیا خەمی نەتەوەی کورد و خەمی کورد و خەمی کورد، وەکو مامۆستای من ئەڵێ دەردە کورد، ئەو وای کرد. بەڵام ئێستا شکر بۆ خوا، وەک سلێمانی ئەڵێ شکر بۆ خوا باشم، لەباری دەرونیەوە هیچ کێشەیەکم نییە. ئێستا شکر باشتری؟ ئێستا زۆر باشم لەخوا بەزیاد. خۆی ئەبێ خۆت ئازابیت و یعنی دایما بیرکردنەوەکەت ئەرێنی بێ، اینجا نەجاتە ئەبێلەوە. چی بکەم، من وەکو تۆ نیم، تۆ نەترسی چاکەت ناسم. مامۆستا ناسر، ئەوەی کە دەڵێ هونەرمەند و ژیانی خۆشمەحاڵە ئەوە ڕاستە؟ قسەی تێدا نییە. مامۆستا هێ منەڵێ هونەرمەند و ژیانی خۆشمەحاڵە، هونەرمەند ڕەنجە ڕۆیە ژینی تاڵە، ئەتۆ بزانە ئەوی ئەهلی هونەر بێ دەبێ یا دەست بەسەر یا دەربە دەربێ. مامۆستا ناسر، با تۆزێ بچینە ڕابردوو. بەڵێ جەنابەت لە کوێ لەدایک بوویت؟ من لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە گەڕەکی بانهێشخان کە نزیکە بە جۆراوەوە، ئەتوانم بڵێم هاو سنوورن، لەوێ لەدایک بووم. ئێستا شوێنەکە هەر ماوە. وردە وردە لە تەمەنی 6 ساڵیە لەوێنە نێردرامە بەر خوێندن لە شاری سنە، وەکو ئێوە دەڵێن ئاعدادیم تەواو کرد. دوایی چوینە دانشسەرا، بەڵام بەداخەوە لەبەر بە سەرداهاتنی شۆڕشی گەلانی ئێران نەکرا ئەوە درێژە پێ بدەین و بووین بە مامۆستا. کاک نەجمەدین و کۆمەڵێکی ترم لەگەڵ بوو، هەر بووین بە مامۆستا و چەند ڕۆژی نەبرد شۆڕش بەسەردا هات و ئەویش نەکرا، ئیتر ناچار بووین بە پێشمەرگ. مامۆستا ناسر، لە گۆرانی وتن و خولیای ئەم خولیایە ها کە دێتە مێشکت، چۆن زانیت تۆ حەزت لە گۆرانی وتنە؟ کێ پێیوتی دەنگت خۆشە؟ چۆن هاتیت ئەم بوارەوە؟ باوکم تۆزێک دەنگی خراپ نەبوو، بەڵام مامێکم هەبوو کۆچی دوایی کردووە، باوکیشم نەماوە، ئەویش ئەو مامەم دەنگی نزیک بوو لە دەنگی من. هەر کاتێک مەسەلەن ئەگەر مۆرەمۆرێکی کردبا دایکم وەیە زانی منم، بانگە کرد ناسر ئەبینی من نیم، ماممە. دایکیشم خۆی لەبەر ئەوەی کە ژنی ماڵەوە بوو، قاڵی کەر بوو، تەونەگەر بوو، دەسڕەنگین بوو، دایکم بەیت و بالۆرەی زۆر یەزانی، یان بەند و بالۆرە، نەک بەیت و بالۆرە، بەند و بالۆرەی زۆری دەزانی.
خزمێکیشمان هەبووە و خزمەمان پیر بوو نزیکەی 115 ساڵ تەمەنی کرد ئەویش خەڵکی دەوروبەری سنە بوو گوندی ئارانان ئەوە ئیتر کانی فۆلکلۆری کوردی بوو یعنی هەر لە خانەوادەکە ئەو خولیایە هەبوو تۆش ئیتر ئاشنا بووی پێی وردە وردە لەگەڵ ئەمانە ئاشنا بووم و منداڵیش بووم و بزێو بووم و گوێم ئەگر دایکیشم ئەیگوت بە مناڵی هەمیشە دەرگات دەست ئەکەوت تەنەکەت دەست ئەکەوت هەرچێکت دەست ئەکەوت ئەندەدا ئەندا و ئەندەدا ئەندا و خەریکی ئەمە بووی باوەڕ بکە دوایی وردە وردە تێگەیشتم کە ئەتوانم مۆرە مۆرێک بکەم بەڵام یەکەم جار لە مەریوان لە زەماوەنێکا بانگهێشت کرابووین تووشیان کردم دایرەیەکیاندا بەدەستمەوە خوشکەکان و کەسوکار وتیانە بێ گۆرانیمان بۆ بڵێ گورە با بۆ من وتم کەی گۆرانی زانم و شەرم دەکرد بە هەر جۆرە بوو تێکەوتم و گۆرانیم بۆ وتن ئەوە بوو بە یەکەم جار دەرکەوتنی من لە دوای ئەوەی تر وازیان لێ نەهێنام وازیان لێ نەهێنام ڕاستەکەی ئیتر منیش وردە وردە دەستم پێ لەو دانیشتنا بڵین کاریگەری ناسری ڕزازی هەبووە لەگەڵ بینەرەکانیە ئیتر دوای وازت لێ نایەنن بەڵێ بەڵام هێشتا نەچوو بوومە سەرشانۆ بەڵام دیارە دەوروبەر بوو بەڵام من لە سەرەتادا حەزم لە برایانی زێزێ بوو دوای ئەوان من عاشق و شەیدا و سەوداسەری مامۆستایان حەسەن زیرەک لە پێشدا دوای حەسەن زیرەک مامۆستا محەممەدی ماملێ دوای ئەو ئیتر ئوستازی مەقامات مامۆستا تایەر تەوفیق و ساڵح دیلان و عەلی مەردان و پاشان حەسەن جزیری و عارف جزیری شێت و شەیدای ئەمانە بووم بەڵام پێش ئەوە پێویستە ئەوەت بە باس بکەم کە من لەوانەوە دەستم پێ نەکرد ئەزم کردی لە برایانی زێزیەوە بەڵام پێش برایانی زێزێ ئێمە لە سنە ڕیتمێکمان پێ هەیە پێڵێن هەفت لەسەر هەشت گەڕیان یان ئافرین گەڕیان ئەم ڕیتمە لە سنە زۆر باوە چەندین گۆرانی لەسەر ئەم ریتمە هەیە نمونەی هەرزاڵێ نمونەی ئەرێلاوە نمونەی باوانم نمونەی بارانە زۆری هەیە هەڵپەرچێکەشی جیاوازە بڵێ هەڵپەکەکەی لەسەر لەسەر هەشتێکی ڕێک و پێک بەداخەویسە مەسەڵەن نەخێر تایبەتە بە سنە تایبەتە بە کرماشان بە تایبەتە بە ئیلام تایبەتە بە تۆزێک دەوروبەری خانەقین پاشان ئەم ریتمە لە یۆنانی شەیە لە تورکیە شەیە بەڵام دیارە یۆنانیەکان کە هاتوونەتە کوردستان لەگەڵ خۆیان بردویانەتەوە گەڕیانەکەی ئێمە تەفکۆیە تەکمیلە باشە بەڵام گەڕیانەکانی ئەوان شکاوە هی ئێمە ئەڵێن دام 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 دا بەڵام ئەوان ئەڵێن دیمدام دیمدا ئەوەی لێ ئەدەن جیاوازیان هەیە پێکەوە تورکیش بەکارێنێ بەڵێ بە تایبەت کورد زیاتر لەگەڵ لە لازەکانیشم ویستووە چونکە تورکیا چەندین نەتەوەی تێدا بوو تەنیا کورد ماوە ئەویش پێم سەیرە کە چۆن هەتاوەکو ئیستاوە دوای بۆت باسەکەم کە کورد چۆن هەتا ئیستا ماوە لەوانەوە دەستم پێ کرد یەکەم بەرنامەم کە دوایی وێنەکەت پێشکەش دەکەم یەکەم بەرنامەم لە تەمەنی 14-15 ساڵیدا کە چوومە سەرشانۆ لە شاری سنە بوو لە دەبیرستانی بۆ عەلی ئەتە لێەوە دەست بکرد بەڵێ لەوێەوە قوربان ڕادیۆیەکە بوو بەناو ئێمە گوێگرەکان ئەگەر هەڵەنەکەم برادێک بە ناوی کاک ئەشرەف کە ناوەکەی خۆی هەڵگەڕاندووەوە لە بنەوە دەستی پێکرد بوو کردی بە فەرشا زۆر زانا بوو قسە خۆش بوو بەڕاستی شەومەنێکی باش بوو ئەو بانگی کردمە بەرنامەکە ئەو کاتە وەک ئێستا نەبوو دنیا ئەوەندە پێشکەوتون نەبوو سنە ئەوەندە سیارەی تێدا نەبوو ڕادیۆ خەتێک بوو لە بان باشگای سنە شوێنەکە پێڵێن باشگا لەوێ دایان نابوو بەس تەلێک ئیشە کرد کە دەنگەکە ئەچوو ئیتر تۆ نەتەتوانی بە تۆمارکراوی بیهێڵیتەوە دوای ماوەیەک تەزجیلیان زەبتی تۆماریان هێنا و دەنگەکان دەمایەوە من لەو بەرنمەیەدا گۆرانی دەسماڵە و دەسماڵێن پێشکەش کرد دەسماڵە و دەسماڵی گۆرانیەکی فۆلکلۆری کوردستانی بندەستی تورکیەیە نەمەر ئایشەشان خوێندوێتی بەڵام کاک محەممەدی ماملێ بەو دەنگە جوان و شیرینەی کردوێتە بە سۆرانی بەڕێز کاک عەدنان کەریمیش لە بەغدا لە فستیواڵەکەی بەغدا خوێندوێتی ئێمە پاکێجێکمان ئامادە کردو کاک ناسر ئەمانەوێت پێکەوە تەماشاکەین و دوایی دێینەوە گفتوگۆکاکەین فەرموو من لە خزمەت
چاوەڕێ خۆشەویستم کاکە ناسر هەر لە سەرەتای تازەلاویمانەوە یەکترمان ناسی کارە هونەریەکانمان یەکەمجار لە کۆشکی لاوان کۆمەڵی کۆنسرتی بە پێزمان کرد لەو سەردەما بەڕاستی کە لە کوردستانە نەکرد لە هەموو کوردستانە بێوێ نەبوو. کاک ناسر هەموو ژیانی خۆی تەرخان کردو بۆ میلەتەکەی لە کاری هونەری شۆڕشکێڕانەوە هەروەها کاری بەپێز لە داهێنانیشا دەستێکی باڵای بووە تەنانەت ئەو کارانەی کە کاری فلکلۆر بووە بە شێوەیەکی تازە نۆژەنی کردوێتەوە داهێنانی تیا کردووە بە سەدان کرد لەسەر دەستی کاکە ناسر هاتوونەتە ناو دنیای هونەرەوە بە خۆشەویستی ئەو کاری هونەریان کردووە و لە ئەوروپایشا دوای کە ئێمە لە شاخە کۆمەڵی کاری جانمان کرد بەیەکە و کاکە ناسر پێش من دەربازی ئەوروپا بوو توورێکی تەواو ئەوروپا هەر لە سوێد و دانمارک و ئینگلیس و ئیتالیاوە دەستمان پێ کرد کە ئەویش بیرەوەریکی زۆر جوانی بۆ خەڵکی ئێمە تۆمار کرد. من و کاک ناسر دوانێکی هونەری بووین کە هەرتاکو ئێستا ئەتوانم بڵێم کەس بە دوای ئێمەدا نەهاتووە. بەڕای من دەنگی ناسر ڕەزازی دەنگێکی کوردی شاخاوی پڕ و گەرم و بەجۆش و خۆشە و کۆکتێلەکە لە نێوان دەنگی گۆرانی بێژە نەمرەکانی خوالی خۆش بوو حەسەن زیرەک، محەممەدی ماملێ، تایر تۆفیق، حەسەن زەزراوی. بە گشتی گرنگترین تایبەتمەندەکانی دەنگ ناسینەوەیە کە بێگومان دەنگی ئەو یەکسەر دیارە و زوو دەناسرێتەوە و ئەوەی کاریگەری لەسەر دەنگ دادەنێ و پێکهاتە و کارەکتەری لەگەڵ دەنگەکانی تر جیاواز دەکاتەوە زنجیرەی ئۆڤەرتۆنەکانی هەرمۆنین کە بێ ئەوان دەنگی مرۆڤ و دەنگی ئامێری موسیک زۆر سادەیە. پانتایی دەنگی ڕەزازی ئاڵتۆ و بەشێکی تێنۆریش لە خۆی دەگرێت، تۆنێکی پاچی هەیە و لێی دەرناچێ. لەبەر ئەوەی ناسر ڕەزازی دەستێکی باڵای لە شەعر و مێژوو و ئەدەبیاتی کوردی هەیە، زۆر وردبین و زیرەکە لە هەڵبژاردننی شەعری گۆرانی و مەقام، ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ وشە بکات و چ لە مەقام و چ لە گۆرانی ئارتیکولاسیۆن درێژکردنەوەی دەنگ، هەناسەدان، ڕاوەستان، بەرزی و نزمی دینامیک. هەروها لەبەر ئەوەی دەبژەنێکی باشیشە ڕەزازی نەک هەل لە ڕزم دەرناچێ بەڵکو زۆر زاڵە بەسەر ڕزم. من پەیوەندیم زۆرە لەگەڵ کاک ناسرا زۆر بووە. یەکێ لە هەرە چارەکی گرنگەکان کە دەستمان پێکرد و بیرمان لێکردەوە ئەوەیە کە سروودی نیشتیمانی تۆمار بکەین. ئەو کە هەموو شتێکی کوردی مۆرگێکی کوردی بە وشەیەکی کوردەواری پێ و باید لای حکوومەت ڕەفز بوو، لە تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆ ڕەفز دەکرا. ئێمە هاتین بەنهێنی بە تیپی مۆسیقای ناڵانی بێخودکەهی خۆم بوو، نزیکی 15 مناڵم هەڵبژارد وەکو مۆسیقاژان، چەند گۆرانی بێژێکی تیپی مۆسیقای مەولەوی کە زۆر سیقم پێ بوو. ئەوانم هێناکرد من بە کۆرس لەگەڵ سالاری برام و شۆڕشی برام و دکتۆر کاوەی خوشکەزام و ئەم مەجموعەیە هاتین سنفێکی قوتابخانەی بێخود لە حوشەکە بە بەتانی دامانگرت و تەجیلێکی متەواضیعمان هێنا و دەستمان کرد بە تۆمارکردنی ئەو سرودانە وەکو ئەی شەهیدان، دایە ماڵ ئەوە بۆ ڕووکاس و سەرکەردانم، من پێشمەرگەی کوردستانم، دێم و دێم مەجموعەی لەمانەمان تۆمار کردووە بە نهێنی نارمان بۆ ڕادەی دەنگی کوردستان و لە هەموو چوارپارتی کوردستانە بڵا بۆ دەنگیایە و خزمەتێکی زۆری گەیان. یعنی ناسر ڕەزازی خاوەنی ئەم سەروەریانەیە بەڕاستی جێی شانازیە. داوای تەمەندرێژی و تەندروست باشی بۆ یەکەم و هەربمێنێ بۆ هونەری میلەتی کورد. کاک ناسر ئەم خۆشەویستانە و هونەرمەندانە مامۆستایان زۆر بە جوانی وەسفی دەنگت و فکرت و ئەو شتانەیان کرد، چی تێ بۆیان؟ وڵا دیارە زۆر سپاسیانەکەم هەر لە برای بەڕێز و خۆشەویستم کاک نەجمەدین کە زیاتر لە ئەتوان بڵێم 50 ساڵە پێکەوە هاوڕێ و دۆستین، هەتاوەکو ئێستا من هیچ
چۆن بڵێم یانێ ئەتوانم بڵێم کە کاک نەجمەدین یەکێک لە برابەڕێز و خۆشەویستەکانی منەوە هیچ کاتێک کارێکمان نەکردووە کە دڵمان لە یەک بڕەنجێ ئەوە سپاسیەکەم کە دەڵێن ناسری ڕەزازی یەکسەر نەجمەدینی غوڵامی ژەڵێن ئەرێ وەڵڵا مامۆستا هێژار بێکەوە دوای ئەوە پێما بێ مامۆستا ڕزگار خۆشناو بوو بەڵێ مامۆستا ڕزگار بوو. بەڕاستی مامۆستا ڕزگار خۆشناو من نازانم چۆن باسی بکەم مامۆستا ڕزگار خۆشناو گوناحە کووردە هەرە باشەکانی بەڵێ ئەزانی مامۆستا ڕزگار خۆشناو قوتابخانەیەکە کە بە وتەی مامۆستا گۆران کامیل ئەڵێ ئەوەی لە کوردستانە عود ئەژەنێ نەشێنە مستحیلە کە ڕێگەی ڕزگار خۆشناوی نەگرت بێت. ڕزگار خۆشناو ئەگەر کورد نەبووایە بەڕای من زۆر لە نەسیر شەمە و نازانم کەسانی تر بە ناوبانگە بەڵامی تر خۆتەزانی چونکە کووردە بندەستە دەوڵەتمان نییە بەداخەوە بایەخ نادرێت مامۆستا ڕزگار خۆشناو زۆر بەرزە خزمەتی منیشی زۆر کردووە خۆ هەڵ ناگرێت ئێمە یەک دنیا بیرەوەریمان لەگەڵ کاک نەجمەدین و کاک ڕزگار هەیە. پاشان هیوادارم هەردووکیان تەمەەن درێژ بن. پاشان مامۆستا نامدار قەرەداغی مامۆستا نامدار قەرەداغی کاتێک کە من هاتمە کوردستانی باشوور لە بیارە و تەوێڵێ بووم لە ماڵی حەزرەتی شێخ عوسمانە و کاتە پێکەوە هاتین من گیرام لەگەڵ ئەو ڕیزەی عەدامەی کە لە سنە کاک ناسری سەلیمی ئەوان یەدێ فولادی کاکەمجەد کاک دوو برای ماڵ ناهیدەکان کە بەداخەوە لەسەر لاکات بوون ئەعدامیانیان کرد گیراین و بەر بووین دوای من پیانم وتم با بەبا بڕۆین ئەگیرێنەوە وتیان نا من هاتم و خۆم گەیاندا تزلی و دەرەکێ و دەمەوە ئەوانە لەگەڵ ماڵی حەزرەتی شێخ عوسمانە هاتینە ئەم دیو بۆ بیارە و تەوێڵێ ئەمان جیاواز لەو ئەو کاتە شێخ عوسمانە بینی بوو بەڵێ قوربان من هەتا دانیشتم هەیە لە خزمەتیاکە گۆرانیم بۆ وتووە لە شیعرەکانی خۆی ئینسانێکی زۆر کورد پەروەەر بوو ئینسانێکی هونەر دۆست بوو کاکە لە کۆندا وەکو ئیستا نەبووە ئیسلامی سیاسیە کە ئیستا هاتووە لە کۆندا ماڵە شێخەکان ماڵە گەورەکان ماڵە مەلا گەورەکان گۆرانی بێژیان بەخێو دەکرد بێت وێژیان بەخێو دەکرد فراوێژیان بەخێو دەکرد بەڵام ئیستا بەداخەوە دنیاکە گۆڕدراوە بۆتە دنیای تەکنیک و ئایتی ئاوهان نییە. پاشان کاک نامدار قەرەداغی ئەوەی کەوتی ڕاستە ئەم کاک ئالانەی کە ئیستا هەیە ئالان عارف باوکی کاک ئالان مامۆستا عارف بەداخەوە من دەبوو دیومە بەڵام بڕیار بوو کە یەکتر بینین کۆچی دوایی کرد ئەمانە ئەم بەڕێزانە کۆمەڵێک بوون مامۆستا سعید ئەوە ناوانەی کە ئەو هێنای کاک حەمەی ئاسنگەر بە تایبەت کاک حەمەی ئاسنگەرەوە بێ بە جیاواز باسی بگرێ کاک سالار شێخ حسێن ئەمانە لە دەرەوە یابانی یان حرەسیاتیان دەدا ئێمە لە مەدرسەی بێخۆت دوو کەسیشەیە بەداخەوە منی سە ناویانم لە بیرنی یەکیان خانمێکە کە ئەو کاتە بەرپرسی ئیستا بەرپرسی هەر مەدرسەی بێخۆ دەکە و کاتێشە بوو یەکیشیان پیاوێک بوو کە بەداخە ناوەکەیان لە بیر نەماوە حراساتیانەگەر بۆی ئێوە سرودەکان بەڵێ ئەمە زۆر گرنگ بوو مامۆستا ناسر ئەو سرودانی ئەو کاتە تۆمارتان کرد یعنی دەنگانەوەیشی عەجایبی هەبوو لە ناو کوردستان. کاک نامدار ڕاست دەکا ئەو سرودە بوو بە دەنگی چەندین ڕادیۆی شۆڕش بۆ نمونە پارتی یەکەتی دموکرات کۆمەڵە حەزبی شیوعی خەبات زۆر لە حەزبەکانی دیکەش پاشان جیاواز لەوە کاکە ڕادیۆ تاران ڕادیۆ قەسری شیرین ڕادیۆ بەغدا ڕادیۆ کرماشان من سەرەتای شۆڕشی گەلانی ئێران ئەو کاتەی کە پەیکەری شایان خەریک بوو ئەهێنا خوارەوە من بە پەلە چوومە ڕادیۆ بەڕێز شێخ ئەمینی نەخشبەندی برای حەزرەتی شێخ عوسمان ئەو سەرۆکی رادیۆ تەلەڤیزیۆنی هەموو غەرب بوو هەموو ڕۆژهەڵات ئەوەندە بەڕێز بوو ئەو کارێکی کرد کە ئێمە بڕۆینە ئەوێ دوو سرود تۆمار بکەین وەسیقاشمان پێ بوو بەڵام ڕێتممان پێ نەبوو ئەو ئەسکەرانەی کە لەوێ حرەسیاتیانەدا بە چەکەکانیانەوە هاتن
کورد بوون لڕ و کورد و کەڵوەڕی تێدا بوو من بەدەست ئەمدا بەسەر مێزەکەدا و مۆسیقاکە لێ ئەدا ئەوانش کۆرسی ئەنجا بەدایەوەیکیان نیشتمانی کورد و جوان هەر بژی دایکی پیری کورد زوان ئەوە یەکێکیان بووی ئەوی تریشان کوردین و دلێر مەردوو بێت وە شێر یەکێکی تریشان دێم کە هۆنراوی مامۆستا هێمنە ئەوی تریان کۆڵنەدەرەکە هۆنراوی دکتەر عابدی سەراجەدی نییە بەڵام نیشتمانەکە ئاواز و هەنراوی خۆمە هەر سێکیشیان هەر ئاوازی خۆمن ئەو کاتە ئەوە بڵاو بووەوە بەڕاستی بە کوردیەکەی بوو بە وێردی زمانی خەڵکو و پێشمەرگە و دەنگدانەوەیەکی باشی هەبوو زۆر ڕاستە مامۆسا ئەو گەنجە خۆشویستانە لێرن هەڵبەتە پرسیار دروست بۆ لایەن جا ئەمانەوێ بزانین ئەوان پرسیارەکان کە دروست بۆ لایەن چییە بیانوێکە لە ڕاستەوخۆ پرسیارەکان لە کاک ناسەرکەن پرسیارگا فەرمونون ئەو خانمە بەڕێزە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم و سەری ڕێزی نوازش بۆ مامۆستای مەزن مامۆستا ناسری ڕۆزازی زۆر دڵخۆشم کە بۆ یەکەم جار لە نزیکەوە دەیبینم سوالی من بۆ جەنابتان ئەوەیە کە ئەو کاتێک کە جەنابەت پێشمەرگە بووی لە شاخ چەند سرود و هۆنجاو و بەرهەمی زۆر بە جۆش و خرۆشت بەرهەم دەهێنا بۆ گەلی کورد کە بۆ مای گەرم و گوڕی دەتوانم بڵێم سوالەکەم ئەوەیە کە جەنابەت بۆت قورس نەبوو کە لە تاو کەسێک کە لە ناو شار بێت و بەرهەم بهێنێت بە لانی کەمتەن ئیمکانەکەتی هەبێ بەڵام جەنابەت نەدبێت سپاس کچەکەم زۆر سپاس بۆ پرسیارەکەت بەر لە هەموو شتێک هەرچەند لەوانەیە تۆزێک پەیوەندی بە پرۆگرامەکە یان بەرنامەکەەوە نەبێ بەڵام با پێت بڵێم من شەرمەکە مەڵێم پێشمەرگە بووم بەڕاستی پێشمەرگایەتی دەورانێکی یەکجار خۆش و گەشت بوو بە پێشمەرگە ئەوانەی پێشمەرگە بوون کە لە ناوەوە بوون ئەوانەی پێشمەرگە بوون کە لە ناو دەمی گورگا بوون ئیسا ئەوانەیە کە ئەڵێن پێشمەرگە بوون و پەیمانیە فرۆشنەوە کاکە بڕوان پێ بکە خەڵکەکە لە ئێمە ئازاتر بوو بەڵێ زۆر کێشە بوو بۆمان هیچ ئیمکانات یا دەرەتانێکمان نەبوو ئێمە لە خێوەتێکدا دەژیاین دەبێ ئەوە بڵێم ئێمە گروپێکماندانە بە ناوی بانگەواز لەگەڵ ئەو گروپە ئیشمان دەکرد گروپەکە من بووم مەرجەیە کۆچکردو بوو کاک نەجمەدین بوو شەرافەت خانمی ژنی بوو سعدیە خانمی خوشکی ئێرانی هاوسەرم بوو کاک ئەمیر بوو کاک سابری محەممەدی بوو کاک ڕزا بچکۆل یا ڕزای یوسفبەیکی بوو ناوی کاک نەجمەدینی مهێنا مامۆستامەجی بوو دوای لەگەڵ تیپی شەید کارزان و لەگەڵ ئەو تیپی حەزبی دموکرات کە کاکی قباڵی حاجبی داینابوو هاتوچوی گەرم و گوڕمان هەموو باش بوو بەڵام دوای بەداخەوەوای لێ هات کە نەتەنیا کۆنتاکسمان بڕا پەیوەندیمان بڕا وای لێ هاتی تر هەر کەس بۆ خۆی ئیشی دەکرد و لە کۆتاییشدا ئیتر نەما بەڵام ئیشی باشمانکەماوە باشە بکەیت ئیشی باشمان کرد من بۆ خۆم هیوادارم نەبێ بە خۆ هەڵکێشان من بۆ خۆم بە تەنیا هەتاوەکو ئیستا نزیکەی 45 بۆ 50 سرود و گۆرانی شۆڕژگەرانم هەیە کە هیچ گۆرانی بێژێک بە ئەندازێ من ئەوانەی نییە هەتاوەکو ئێستاش بەردەوام بووم هەرتاوەکو ئێستا کە ئایستا لە بیرم نییە دوایین سرودم چێمەگەر بکەوێتەوە بیرم کە دوای باسی ئەوواقعی بزانین لە داهاتوو پلانت چییە کێکە پرسیاری هەیە بفەرمێت زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆتوانیمە بە خزمەتی جەنابیان گەم لە نزیکەوە دیارە جەنابیان هەر لە منداڵیەوە دەنگی لە ناوژێ مندا زرنگاوەتەوە بەڵام ئەوە شەڕەفێکی زۆر گەورەیە کە توانیم ئەوڕۆ بە لە نزیکەوە بە خزمەتی جەنابیان گەم مامۆستا پرسیارەکەم بۆ جەنابەت ئەوەیە جەنابەت لە ژیانی هونەریدا چەندین گۆرانیت لەگەڵ چەندین هونەرمەندی گەورەی کوردستان تۆمار کردووە دەتوانم بزانم کامیان لە لای جەنابەت پەسەندترینە یان تایبەترینە و بۆچی سواس زۆر سپاس کاکە گیان خۆشحاڵم کە کۆمەڵێک گەنجی شیرین و تێگەیشت و پێگەیشت و لەم بەنامەیە دانیشتون بەڕاستی ئینسان شانازیەکە بەداخەوە ئێمە چوینی تر وەردە زۆر خۆشە گەنجەتی نابێت تەسلیم بی قوربان عەزیزی من لەگەڵ مامۆستا عەلی مەردانم دی هەموو هونەرمەندەکانم دیوە حەسەن زیرەکیشم دیوە مامۆستا حەسەن زیرەک بەڵام مامۆستا حەسەن زیرەکم بە گۆرانی نەدیوە یعنی پێکەوە گۆرانی بە لایڤ نەتبینیەوە گۆرانی بڵێ نەوەڵام پیا نابێت درۆ بکە بەس قسەتان کردو پێکەوە بڵێ لە
سێ جارم مامۆستا حەسەن زیرەک دیوە یەک جار قسەم لەگەڵ کردو ئەویش سەلامێک و بە خێراتن چونکە من ئەو کاتێک کە چاوم پێکەوت 15 بۆ 16 ساڵ بووم ئەو ساڵی 1952 کۆچی دوایی کرد من لەگەڵ مامۆستا تایر تۆفێق شەوێکمان هەبوو کە کۆچ کردو یادی هەردووکیان بەخێر حاجی مەکی شەومەنی بوو گۆرانیمان هەیە پێکەوە بەڵام داخەکەی داخانم نەماوە کاک زیاد ئەسعەد بەرنامەکەی بۆ کردینەوە ئەو کاتە ئەو گەنج بوو برادێک بە نێوی کاک نەورۆز پێم وابێ ئیسە لە ئاڵمانە ئەو تۆماری کرد خەتای من بوو من پێم وابێ لێم وەرگرت ترسام کاکە ترسام چونکە تایر تۆفێق گاڵتە نەبوو تایر تۆفێق گۆرانی بێژێکی گەورە و بەرز و سیاسی و ناوی تایر تۆفێق کە دێنن بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکسەر هەستی نەتەوەیی و خەباتی نەتەوەی دێتە بەرچاو ئەوە مامۆستا تایر تۆفێق مامۆستا عەزیز شاڕۆخ ئەو گۆرانی بێژە بەرز و دەنگ خۆشە کۆچ کردو مامۆستا محەممەد جەزا ئەو کات کاک مححمود محەممەد کە ئیستا هەیە محەممەدی ماملێ کاک مامۆستا محەممەدی ماملێ بە تایبەت سێ دانیشتنمان پێکەوە هەیە کە دوانی بڵاو بۆتەوە یەکێکی بڵاو نەبووتەوە زۆر بەداخەوە کە تۆمارکردنەکەی زۆر باش نییە دوایی لەگەڵ کاک اسماعیلی سابور کۆچ کردو کاک اسماعیلی سابور لەگەڵ کاک حوشمەتی ڕژات کۆچ کردو لەگەڵ تقریبا زۆر هەمویان زۆرن وەڵا پاشان لەگەڵ کاک تەحسین تەها کۆچ کردو ئەویش دوایی کاک فواد ئەحمەدی کۆچ کردوم دیوە مامۆستا عارف جزیریم دیوە دوایی حەفلەیەکمانیان بڵێن ئاهەنگێکمان لە دهۆک کرد کاک دڵشاد هات کاک دڵشاد سەعید هات لەوێ ڤیۆلۆنی لێدا ئەو کاتە تووشی کێشێش بووین هەزار جار یادی بەخێر بەڕێز بابت بوو کۆچ کردو کاک قادر کابان بوو کاک سەلاح مەجید بوو من بووم باشە لە شەقڵاوە ئاهەنگێکمان گێڕا لە هەولێر کە ئیجازەیان نەدا زانیان کە کێشە دروست پێ کاک محەممەد جەزا زۆر هەوڵیدا بەڵام مخابرات نەیهێشت لە دهۆک ئیتر نیانهێشت وتیان بابە ئەمە خەتەرە ئەی پرسیارەکە کاک ناسر ئەڵێ کامیان لە لای تۆ تایبەتترین بوو بخوا ئازانێکی هەر گوڵێک بۆنێکی هەیە هەر گوڵێک بۆنێکی هەیە هەموویان گۆرانی بێژی باشن بەڵام وەکو مەقامات مامۆستا تایر تۆفێق شتێکی دیکە عجایب بوو من پێم وانییە لە کوردستانە ئیسێش کەسێکە بێت کە بتوانێت وەک مامۆستا تایر تۆفێق مەقامات بڵێت مامۆستا ناسر هەن بە میوزیک سێ قۆناغی ژیانی تۆ لە کۆمان کردوتەوە تەنها بە میوزیک پێکەوە گوێی لێگرین دوایی پێمان بڵێ ئەو ئەحساس و هەستەی کە تۆ ئێستا لەم دەقەیە بۆت دێت کە گوێ دەگری لەو میوزیکانەی خۆت دوای بۆمان شەرحکە با پێکەوە گوێبگری فەرموو لە خزمەتدام کاک ناسر ساڵە های ساڵە اینجا چارەی خەمی من مەی نییە مەیخانە بڵێ چی لەگەڵ شارەکەم چیت بیرێنێتەوە من پێم وا بێ بکرێ بە 5 قۆناغ لە ڕوانێ 6 قۆناغیش قۆناغی یەکەمیان کە گەڕیانە بە گەڕیان و بە گۆرانی ناوچەی سنا قۆناغی ئەتوانمە قۆناغە لەگەڵ بەلایانی زێزێ بکەم بە یەک قۆناغ قۆناغی دوومیان لاساکردنەوە لە مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا محەممەدی ماملەیە و
مامۆستا تایر تۆفێق و مامۆستا عەلی مەردان کە ڕەشیخانی فەیزی نژادم لەگەڵ بوو ئەمە قۆناغی دووهەم. قۆناغی سێهەم دەبوو کاک ئەردەشیری زەبەردەست بێت لەگەڵ زایەت بریفکانی. کاک زایەت نەماوە کاک ئەردەشیر یادی بە خێریستا لە سویدە. قۆناغی چوارەم مامۆستا ڕزگار خۆشناوە. قۆناغی پێنجەم مامۆستا گۆران کامیلە لەگەڵ کاک مامۆستا فاڕوق باپیر و دیارە کاک شازاد و زۆری تر هەن. قۆناغی دیکە هەیە کە دیسان ئەویش هەر دەستی مامۆستا کامیل و گۆران کامیل و مامۆستا ڕزگار خۆشناوی تێدایە. قۆناغی کۆتاییش ئەمە کارێک بوو کە لە کورساتە کاگامانج بە منی وتوتی ئەمە شتێکمان بەناو کوردڤیژندا ناوە حەزەکەین کاسێتێکت لەگەڵ یان سیدێکت لەگەڵ کامکارەکان بۆ تۆمار بکەین بەڵام بەداخەوە نەکرا لە نیوە بەریاندا و کەوتەوە کۆڵ خۆم ئیتر بە هەزار ناو ناهێنم بە هەزار چارەڕەشی خەڵکی تر یارمەتیان داین و بە فرۆشتنی ئاڵتونی خێزانم 65,000 دلاری تێچوو. هەمیشە وتومە 65,000 دلار ئەتوانی لە پیرەمەگرون ئەگەر دوو خانووی پێنەکڕی دوو پارچە ئەرزی پێ بکڕی. ئەلێرا شتێکی هێناوەتەوە بیرم قۆناغێکی هەرەگرنگ کە ئێمە لە بیرتان کردووە. قۆناغێکی هەرەگرنگ لە سەرەتای ڕەشیخان لە سەرەتای کاری هونەری منەوە کاکاوەی شێخ ئەوەتان لەبیر کردووە چونکە بەڕاستی کاکاوەی شێخ هەر لە سەردەمی پێشبەرگایەتیەوە لەسەر کورسیەک داماندەنا لاقی بە عەرزنە دەگەیشت ئەو مناڵ بوو هەر لە مناڵیەوە دەستی پێکرد بەزە لە مناڵی و زیرەک بوو پێشم وایە چۆن کاک ڕزگار خۆشناو ئاوەها گەورەیە کاک گۆران کامیل گەورەیە باشە کاک کاوەی شێخیش بە پەسەندکردنی ئەوان ئەڵێن یەکێک لە مۆسیقارە باشەکانی کووردە. ئیشەڵا قۆناغەکانیش لە 5ەوە بێ بە 6 و 7 و 8 خۆش بیخوای هیوادارم جا دوای دێنە سەر باس ئەو کاتە پێتەڵێن بۆ زمانچی باسی کاوە شێخت کرد چاوپێکەوتمان کردووە با بزانین ئەوانیش دەڵێن چی کاوە شێخیشی دەیە فەرموو. ئاشنابوون بە هونەرمەند ناسری ڕەزازی یەکەم جار بەهۆی کاسێتێکەوە بوو بە ناوی ئای چەندم خۆش دەوێت کە گۆرانیەکە لە ئەسڵدایی مامۆستا عەلی مەردانە هۆنراوەکە بەڵام بەڕاستی گوتنەکە ئەو گۆڕیوێتی کاک ناسر ینی ئیبداعی تێدا کردووە داهێنانی تێدا کردووە لە گوتنەکە بەو ینی کاسێتەکە گۆرانی زۆری تێدا بەڵام ئەم تاکە گۆرانیە وان دەنجیدایەوە لە ناو خەڵک یعنی بەڕای من هونەرمەند ناسری ڕەزازی بەو تاکە گۆرانیە توانی بەو گەنجیەوە بێتە ئاستی نزیک بێتەوە لە ئاستی هونەرمەندانی گەورەی وەکو حەمە ساڵح دیلان و مامۆسای نەمر تایر تۆفیق یعنی جێی لە ناودڵی خەڵکدا جێی خۆی بە جوانی کردەوە بەو کاسێتە و بەو تاکە گۆرانیەی کە وەکو ئای چەندم خۆش دەوێت. کاک ناسر پێشمەرگە بووە و کەسێکی نیشتمان پەروەرە و توانایەکی لە ڕادەبەدەری هەبوو لە مەقامات و ئەخ زۆر مەقامی هەیە ئێستا مەشهور لە ناو خەڵکدا گۆمەشین و نازانم چی ئەوانە ساقیاوا بادەوە کەی تایر تۆفیقی نەمر و ئەوانەی گوت زۆر بە وەسایانە گوتونی و وەکو دەڵێ نە لە ئیقاع دەرچووە و نە تۆنی گۆڕیوە بڵێ نەشاس بکە لە تۆنێکەوە بەرزیکایە نەزمیکانە خێر خوا هەڵناگرێ شتانەی نەبووە. وەندی من بمهەوێ باسی بکەم ئەو شعرانن کە ناسری ڕەزازی هەڵیان دەبژێرێ بۆ گۆرانیەکانی پێم وایە لەو بابەتەوە توانایەکی بەرچاوی هەیە زەوق و چێژێکی باشی هەیە و چ لە نێو فۆلکلۆردا چ لە نێو شعری کلاسیکی کوردیدا و چ لە نێو شعری شاعرانی گەنجتردا ئەو بەرهەمانە دەبینێتەوە هەڵیان دەبژێرێ کە بەڕادەیەکی باش دەتوانن سەرنجی گوێگرەکانی ڕابکێشن و پەیوەندیان هەبێ بە
مەسەلەکانی سەردەمی ئێمەوە یان بە جۆرێک بتوانن گوێگر و بەردەنگی ئەو بدوێنن. جارێک تەلەفۆنی بۆ من کرد، پرسیاری ئەوەی کرد کە لە شێعرەکانی مامۆستا هێدیدا کامەیانت پێ باشە بۆ مەقامێک. من باسی شعری پەرێشانیم بۆ کرد، دیوانەکەی لەلا بوو، شارەکەی خوێندەوە و دوای پێم وایە نیو سەعات 40 دقیقەیەک تەلەفۆنی بۆ کردمەوە. ئەو مەقامەی کود کە ئێستایەکێک لە گۆرانیە بەناو بانگەکانێتی، چارەی خەمی من مەی نییە مەیخانە بڵێ چی، بەو دەردەوە مەی نام گرێ پەیمانە بڵێ چی. ئەوە نیشان دەدا کە توانایی ئەوەی هەیە کاک ناسری ڕەزازی کە شعر لەگەڵ مۆسیقا و لەگەڵ ئەو ئاهەنگەی کە بۆی دادەنێ بتوانێت بە باشی ڕێک بخا. یەکەم ئالبۆم کە بە یەکۆکمان ئالبۆمی نیاز بوو ئەو کاتە لە بیدایەتی 90ەکان، هەر لەو کاتەوە ئێمە کاری هوەری سەرمەسرەحیشمان دەست پێ کردێمە تقریبان نزیکی 12 ساڵ هەموو هەفتەیەک لە کۆنسرتمی لە هەموو وڵاتی دنیا. ئەمن لە ستودیۆدا تێگەیشتم کە کاک ناسر کەسێکی زۆر حرفەیی و پرۆفشنەلە. کاک ناسر نەک منی هیلاک نەکردو لە ستودیۆ، بەعکسەوە وەختێک چۆتە ناو ستودیۆ ئیبداعی زۆر لەوە کە من تەوەقۆم کردو زیاتری کردووە لە ناو ستودیۆ. کەسێکی لەباری تۆنالیتێ، لەباری پیچ، لەباری ڕیتم، ئەمانە زۆر حرفەیە. وەکو شخصی خۆم کە لە ستودیۆ ئابووم، من زیاتر لە 200 گۆرانیم دروست کردووە لەگەڵ ئەنواعی گۆرانی بێژ و لە زیاتر لە 500 گۆرانیش کۆپرودوسەر بووم. هیچ کەسێکم وەکو کاک ناسر نەدیوە لە ستودیۆ پرۆفشنەل بێ بەڕاستی. شتێکی تری کاک ناسر کە زۆر گرنگەوەیە کە کاک ناسر موهیبە و تاڵەنت زۆر باش ئەناسێتەوە. ئەو کاتە من جوانێکی مناڵێکی 18 ساڵە بووم، کاک ناسر تێگەی کە من تاڵەنتم هەیە و موهیبەم هەیە، هاتوو ڕیسکێکی گەورەی کرد لەوە کە ئالبۆمی نیازمان بەیەکەوە کرد. کاک ناسر بوو بە یەکەم کەس کە گۆرانی ڕاپ بکە لە کوردیا، گۆرانی بلوز بکە لە حاڵەتی جاز و فانک و ئەمانە. یعنی ئەو خۆ گونجاندنە لەگەڵ موزیکی مۆدرن قابلیتێکە کە لە هەموو کەسەکان نییە، بەتابەت کەسێکە پێشتر گۆرانی بێژ بوو بێ و ستایلێکی تری وت بێ. مامۆستا ناسر، ئەوە کاوەشێ غەڵێ کەسم نەبینی وەکو کاک ناسر ئوستاد بێ. باشە مامۆستا ناسر، ئەم هەموو ئیشە تۆ کردوتە مەسەلەن ئەوەی کاوەوتی مەسەر ڕێسکێکە کردووە مەسەلەن بلوز و جازت وتووە مەسەلەن لەسەر ئەو سەبکە ڕاپت وتووە، ئەمانە چۆن خۆتت داوە لە قەرێ؟ ئایا بۆ نمونە تۆ کەسێکت هەبووە مەنیجەرێک، سەنە زۆر گۆرانی بێژەکانی دنیا مەنیجەریان هەیە، تۆ مەنیجەر وشتیشت هەبووە قەت؟ من لە سەرەتای ژیانمەوە هەتاوەکو ئیستا نە مەنەجەرم هەیە، نە نوێنەرم هەیە، نە هیچ کەسێک. من نزیکتر لە کاک جەمالی دەلاک، لە کاک کارزانی دەلاک، یان لە کاک هەمزەی خۆم کە لەگەڵ مایە، یان لە ماردنی کوڕم لە نزیکتر لەوانم نییە. بەڵام هیچ کەسێکم نەکردووە بە مەنەجێر خۆم، هیچ کەس نوێنەری من نەبووە. ئەوەی کە هاتوو من بەڕاستی وەحشی و کێوی هەتاوەکو ئێستا نە موزیکم خوێندووە، نەچووم شاگردی ئوستادێ بکەم، بەڵام دیارە یارمەتی ڕەشیخان و یارمەتی مامۆستا ڕزگار خۆشناو و یارمەتی کاکاوە و یارمەتی کاک گۆران و کاک فاڕۆق و زۆرن. ئەوەشێ دوایی بێمەوە سەری گروپی پاییز و مەسەلەن کاک نەژاد و کاک بڵند و کاک خەلیل و ئەوانی شەن ناکری هەمویان بڵێ، ناکری هەمویان باس بکەم. کاک زانای مەحموود هەژار، کاک ئەنوەر خەلەداغی، ماشەڵڵا زۆرن. لەگەڵ کەس ئەوەندە ئیشم کردووە ئەبێ دانیشم هەمویان بنووسم. من ئوستاد یان مامۆستای یەکەمم کۆمەڵگای کوردەواری بوو. مامۆستای دووهەمم شاعر و چاوەشەکانی کوردستان بوون. ئەوەی کە من ئەنجامم داوە هەتاوەکو ئێستا لە زەحمەت و کاری خۆم بووە. هیچ کەس هیچ شتێکی بۆ من دانەناوە. کاک ڕزگار یەک ئاوازی بۆ داناوم کە کاتی خۆی خوێندومە، کاک ئەردەشیری کامکار ئەم
گۆرانیە شار ئاوازی ئەوە بەڵام کەسێکی تر هەیە کە ناوێرم نێوی بێنمە هەر فقط کاک محسێنەکەی ئەڵێم دوو محسێنن محسێنێکیان لە بۆکان و محسێنێکیان لە مەهابادە محسێنی بۆکان چەندانە گۆرانی بۆ داناوم زۆر جوانە ئەو کاک محسێنە مەهابادیش خەریکی چەند گۆرانیەکە کاک گۆرانیش خەریکی چەند گۆرانیەکە کوڕێکی یارسان دوو گۆرانی کوڕێکی تری یارسان گۆرانیەک یعنی ئایستە حسابم کردووە 25 گۆرانی من لەم ماوەیە دێتە دەرەوە چواری فۆلکلۆرە 21ەکەی تازەیە جا لەو تازانە یەک دانەمان هەر ئاوە بۆ ناڵی مەگەر تۆزێکی بێ ئەڵێ وەرە هاوڕێی هەمیشەم بگرە دەستم وەرە هاوڕێی هەمیشەم بگرە دەستم لەیوتم باقیەکەی ناڵێم با نەیدزن ئەو کات مامۆستای من ئەوانە بوون کە وەکو من هەستیاری یان ئیحساسی پەروەردە ببوون بۆ نمونە مامۆستا تار تۆفێق هەروەهایە مامۆستا حەسەن زیرەک هەروەهایە مامۆستا محەممەد ئیمام لێ هەروەهایە قوربانگیان مامۆستا عەزیز شارۆخ هەروەهایە زۆربەی گۆرانی بێژەکان کاک نەجمەدین نازە ئەوەی کە ئەمڕۆ تۆزێک لەگەڵ موزیکا سەرروکاری هەیە کاک عەدنان کەریمە کاک بەهجەت یەحیایە کاک ئەیوب عەلیە مەسەلەن کاک ماهر نەدیوەکە ساز و شتەلێبە هەندێک گۆرانی بێژمان هەن کە ئەمانە تۆزێک ساز بۆ خۆیان نەزانن و بڕێک سۆرڤژیان خوێندووە دەنا من سەرڕای ئەوەی کە ئەوانەشم نەکردووە مەقاماتی کوردی هەموو دەناسم قتارەکان دەناسم گۆشەکان دەناسم گۆرانی بێژی وان پێیاکردە لێم بە کوردیەکەی خۆم خۆمپەروە من خۆ ڕز کاتوو بە جەنابیشتەوە گەلی کورد ئەم نەکەڵە هونەرمەندی تایە کە حەقە ئێمە هەتا قیامەت شانازیان پێ بکەین مامۆستا ناسەر ئەمێ بزانم یعنی هەندێک کەس لە گەنجەکان کە مناقەشیان لەگەڵاقی وا هەستەکەن مەسەرەن ئەڵێن زمانی کوردی ئەو دەوڵەمەندە نییە شێعری کوردی بۆ نمونە وەکو شێعرەکانی سوزانم شێکسپیر نییە بۆ نمونە بەڵام من دڵیام جەنابەت زۆر بە پێچەوانەوە ئەیبینی ئەزانی زمانی کوردی شیرین چەند دەوڵەمەندە شێعر و هۆنراوەی کە بە کوردی نووسراون چەند ئاستەکانیان بەرزە ئەمێ تۆزە باسی ئەوم بۆ بکەین من بەهۆی گۆرانیەوە تێگەیشتم کە بەڕاستی زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەنە من زمانی کوردیم ئەتوانم بڵێم دیسان حەدم نییە لە زۆر کەس لەوانەیە کە لە زانکۆشە دوکتەرای زمانیان گرتووە جوانتر دابش کردووە زمانی کوردیم کردووە بە 5 لق لەم بیرەوەریەکانت نووسیوتە بەڵێ لە بیرەوەریەکانە هەموم نووسیوە کردومە بە 5 بەش بە لقەکانیەوە یەکەم پاڵەیە کە لە پاڵەی گۆرانی و هەورامی و زۆر شتی ترەکەوێتەوە دووەمیان کەڵوڕیە کە لە کەڵوڕی کرماشانی و ئیلامی و لەک و ئەوانە ئەکەوێتەوە ئەوە هیچ لۆڕی کە بەختیاری خۆی لۆڕی جیاوازە و بەختیاری جیاوازە بەڕاستی ئەوانەش دوو کەڵا ناڵێم زمان دوو کەڵا لەهجەی جوانی زاراوە بەڵێ ئافرین پاشان کرمانجی کە ئەوەی تر مەپرسە کرمانجی زۆر بەربڵاو و بەقووەتە و یەک شتیش من لەم ماوەیە لە دەمی هونەرمەندێکی گەورەم بیستووە کە ئەڵێ کورد نە مەقامی هەیە نە حەیران ئەمە کفرە یعنی ئەمە بەڕاستی دوودەسی پێشکەشکردنی کولتوری کوردە بە داگیرکەر خۆ بەکەم زانینیشە بەڵێ یەکەمین نەتەوەیە بە بێ ئەوەی کەشکی تێدا بێت من ئەی سەلمێنم بۆت بە کەسانی وەک ئەردەوان کامکار بە چاوەری یان شایەتی مامۆستا ئەردەوانی کامکار مامۆستا ڕزگار خۆشناو مامۆستا ئەنوەر قەرەداغی مامۆستا کامیل مامۆستا خالت سەرکار کورە زۆرە نیسە ئەی خوا ترسم ئەوانی تر لێم عاجز بن یان لە بادینان کاکە لە بادینان ئێمە باسی سۆرانیەکەین لە بادینان ئەوەندە گۆرانی بێژی باش هەڵکەوتووە لە هەولێر ئەوەندە گۆرانی بێژی باش هەڵکەوتووە تێگەیشتم کە ئەمە گوناحە ئەزانی کاک خالێ ڕەشی
کاک خالێ ڕەشی گۆرانی بێژی دەنگ شیرین و ژەنیارێکی باش نۆتەی پێیا کردوین چەندین هزار ساڵی لەمەوبەرە هی کووردە ئەزانی کاک ئەیوب هەورامی ئەیوب کاک ئەی ناوەکەمی سەنایەتەوە سەر زمان لە ڕۆشنبیریە سرودێکی پیا کردووە هی 900 ساڵ لەمەوبەرە ئەڵێ ئەسڵمەنجە کورد ئەسڵمەنجە کورد باشە هەسەن وشەی سرود هی کووردە بەڵام چونکە کورد بەندەست بووە کورد خاوەنی خۆی نەبووە کاکە هەمویان قوت داوە هەمویان لوش داوە تورکی نەزمانە نە فەرهەنگە نە موزیکە هەمووی لەسەر بناغی چی هاتووە هەمووی لەسەر بناغی زمانی کوردی و عەرەبی و باشە فەڕەنسی و زمانەکانی تر دوای موزیکەکەی لەسەر موزیکی کوردی و یۆنانی و عەرەبی کە موزیکی شەوانی ئیستانبول بەخشە موزیکی شەوانی ئیستانبولیان لێ دروست کردووە جا با بێمەوە سەر ئەوە کورد خاوەنی مقاماتە کە عەرەب لێی وەرگرتووە یەکێکی وەکو قەبانچی ئەو گۆرانی بێژە بەرزە عەزەمەتە خۆی بە شاگردی عەلیمەردان دەزانی ئەوت من لە عەلیمەردان شتم وەرگرتووە خۆی قەبانچی گۆرانیەکی کرماشانیا ئەڵێ ئەم گۆرانیە هی کوردەکانی بەغدایە هی فەیلیەکانە فەیلی کە بە کوردی پێڵێن پاڵەیی بە عەرەبی فەهلەوی بە کوردی بە فارسی پەهلەوی باشە ئەڵێ دڵەکەم خەمگینە دڵەکەم خەمگینە دڵەکەم خەمگینە دڵەکەم خەمگینە وەختی سەیرانە سارا ڕەنگینە ئەوە کاک مستەفا زانێ کاک مستەفای ڕێبەری ئۆرکێسترا خۆی عەرەبە بەڵام لە کوردێک کورتترە ئەڵێ بەڵێ ئەو گۆرانیە کوردیە خۆی قبانچی ئەو گۆرانی بەرزە ئەڵێ ئەوە هی کووردە باسی کورد دەکات ئیتر تۆ چۆن ئەڵێ کورد حەیرانی نییە و کورد مەقامی نییە کاکە گیان کورد خاوەنی 5,000 ساڵ ئیتر ناڵێم چواردە هەر هەورامی خۆی 14,000 ساڵە بەڵام کورد بەپێ ئەو پەیکەرانەی کە پەیدایان کردوون لە ئیلام و بردوویانەتە موزەی تاران کورد خاوەنی 5,000 ساڵ مەقامە کە هۆرەی یەکەمین قەتاری کوردیە دوای هۆرە سیاچەمانەیە دوای سەمای سیاچەمانە لاوکە توای لاوک حەیرانە دوای حەیران حەیرانۆکە ئیتر بەند و بالۆرە وازی لێ بێنەوە قەتار وازی لێ بێنە کە چەندێک زۆرە بەڕاستی زمانی کوردی زمانێک نییە کە من خۆشحاڵم کە ئێستا زمانی کوردی نازانم ژمارەی حەوتەیاندا لە عالەمە فارسی لە چ لاوەستاوە ئێمە حەوت زمانی کوردی هەتاوەکو ئێستا ئەتوانم بڵێم لە 180 کوردیە بیسی لەوانەیە شتەکانی تری تێکەڵ بێ بەڵام زمانی فارسی لە 170 عەرەبیە ڕاست جا ئێمە چوار ناسری ڕەزازیمان هەبێ ئاوا دیفاع لە زمان و کەڵچەرەکەمان بکە چیمانەوێت نەتکایە من حەدم نییە من ئەوەیش کە فێر بووم خۆم بە بچووکی میلەتەکەم و نەتەوەکەم دەزانم هیوادارم ئەم پارچەیە وەکو نوری چاومان بیپارێزین هیوادارم حزبەکانی کوردستان ئەو ڕێز و حرمەتە بۆ خۆیان و خەڵکەکە دابنێن بە ئاواتەکانمان بگەێنن من فقط ئارەزوم ئەوەیە کە بە دیالۆگ و بە ئاشتی کارمان بخەنە پێش مامۆستا ناسر کە هاتی بۆ ئێرە لە ڕۆژهەڵاتەوە هاتی بۆ ئێرە چی بەخشی بە ناسری ڕەزازی ئەزانیم پرسیارێکی زۆر جوان و شیرینە لەبەرەوەی کە لەم ڕۆژانە لەگەڵ کاک نەجمەدینی غوڵامی قسەمان دەکردەوە دۆستی کۆنی نوتم کاک نەجمە کێ ئەیزانیە گەری سەمن و تۆ لە ئێران باین لە ژێر سایەی تابلۆی 22 بەهمەنە گۆرانیمان بۆ کۆماری ئیسلامی نەدەگوت کێ دەزانێ من کە هاتمە باشوور هەر نەتانەوت نازانم بەرحاڵ بوو بۆ نمونە باسم کرد ئینسان تاماوە نازانێت چی بەسەر دێت من کە هاتمە باشوور من لە پێشە سپاسی یەکەم مەهاباد دووەم سەقزەکەم بۆکانی شەروها چونکە لە مەهاباد من بەهۆی کاک پۆڵای نانەوازادە و بەهۆی کاک سولەیمان شەید گیان بەخت کردو و سلێمانی بلووری و کاکوشی ئیمامی کوردایەتیەکەم زیاتر بوو کاک کەریمی دانیشیاری شەروها برادەرم زۆرن لە بۆکان تەوفیقێکی تاژە نەبوو تخوا تەواو نەبوو
نۆتەوشتیشی نەدەزانی بەڵام تارەکەی زۆر بە ئەحساس بوو من و ئەو برایمی فەتاحی تۆزەکە و ئەوانەمان پێکەوتووە لە سەقزیش بەڕاستی کاک ڕەشی فەیزنژاد و کاک ڕسوولی میزاپور و کاک عەبەچکۆلی کەمانچە کە لێرەیە و کاک حەبیبوڵای نگبین کە سەرۆکی فەرەنگ و هونەری سەقز بوو من دیسان ئەزمموی زۆرم وەرگرت چونکە سنە کوردایەتی نەتەگرە و کاتە سنە سونیگەریان دەکرد ڕێگە منیان نەدەدا دەیانگوت ئەم ئاغا گۆرانیەکان کوردەکان عێراق ئەیژێتەوە ئەشی ئەمە ڕێگەی نەوێ بۆ ڕادیۆ بەلاجێ سنەیانە ئێستا سنە سەرتۆپی ناڵێم سەرتۆ بەڵام بەڕاستی سەسنە یەکێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بێ شانازی پێ بکەی سلێمانی و هەولێر و سلێمانی ڕۆحی منە هەولێر چاوی منە من هاتمە باشوور دوو شار زیاتر سێ شار پێنجوێن سلێمانی هەولێر ئەمە ماستاو نییە بەڕاستی برادران نەزانم من دۆستم هەیە ئێستا شێخ جەمالی سێحەمەوە 92 پێم وا بێ 5 ساڵێک دەبێت باوکی کاک بژار ئەو کاتە من هاتوچی ئەوانم دەکرد هاتوچی کاک عەزەدینم دەکرد عەزەدینی وەستاختریان پێوت پێم وا بێ بەداخەوە کۆچی دوایی کرد سلێمانی بۆ من تایبەتە سلێمانی بۆ من لە بیرۆوەریەکانمە ئەزانن خەڵک کە چۆن باسی دەکەم من ئیستا من لە سنە لەدایک نەبووم زێدەکەم سنە نییە بە شەرەف وازام لە سلێمانی لەدایک بووم حەزیش ناکەم کە بمرم بمبنەوە بۆ سنە حەزەکەم هەر لە سلێمانی بم باشە ئەوە قسەی ئێرانی هاوسەریشمە بەڕاستی سلێمانی ڕاستە جا فەرقی هەیە لەو سلێمانی والله فەرقی نییە بۆ من ڕاستە لە هەموو شوێنە چاک و خراپ هەولێر و سلێمانی فەرقی هەیە نەوەڵڵا ئەشهەدو بیللا کۆ من گۆرانیەکەیە هیوادارم بتوانمە گۆرانیە تۆمار بکەم گۆرانیەکی کاکبرایمی قادری هەیە دێم و دێم 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 و دێم 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 و دێم دێمەوە دێمەوە بۆ شارەکەم بۆ سلێمانی دێمەوە دێمەوە بۆ کوردستان بۆ هەولێرم دێمەوە فەرقی چییە کاکی گیان جیاوازی نییە هەمووی گیان و ڕۆحی ئێمە هەموو چاوی ئێمە تەنیا سەرکەوتنینەتەوەی کوردمان دەوێت ئێمە ئەگەر دوو قسەیش بکەین ئێمە ئەگەر دوو ڕەخنەش بگرین ئەگەر دوو زمان لوسیش بکەین هەر مەبەستەکەمانەوەیە کە نەتەوەکەمان سەر بکەوێت دەنا من ئەو ناسی ڕەزازیە دوێنە نیم ڕاستە میوانی یەکێتی نیشتمانیم سپاسیانەکەم بەڵام من میوانی حکوومەتی کوردستانیشم من میوانی هەموو حەزبەکانی کوردستان میوانی هەموو خەڵکی باشوورم تۆ مۆڵکی کوردین کوردیت تەواوە ناسر بەڕاستی قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ تۆ ئەتوانم مەسەڵەن تا پارشێ و سوزانم تا بەیانی دانیشی قسەکەین خۆشەویستانم هەتا بەرنامەیەکی تر و نایابێکی تری کوردستان بەخوای گەورەتان ئەسپێرم کاتیش خۆش و خواتان لەگەڵ